ام دی لگر ریوبری راگهاندن و پیفداری دسته جینگه دکتر صنعان عبدالله محمد بگرندستا سلاو و ریز بود دکتر دکتر دست پی که دخوازم بزانه بن یعنی گرینگیا پاراستنا جینگه گرینگیا پاراستنا جینگه دی پروسیا حل بجارتنی دگر دجمره بنرخینه بله سلاوتان لبه بەڕاستی بابەتی پاراستنی جینگە لە بانگەشەی هەڵبژاردن یەک لە بابەتە هەرە گرنگەکانە ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردن جینگە گرنگی پێدەدەین لەبەرەوەی ئێمە لەلایەک مافی دەستوری هەیە کە مافی هاوڵاتی هەیە لە ژینگەیەکی ئارامدا بژیتن لە هەمان کاتدا یاسای ژمارەهەشی ساڵی 2008 لە مادەی 16 باز لەبار پاراستنی ژینگە و کەمکردنەوەی پێشێلکاریەکان دەکاتن بۆیە ئێمە بە هەندەوە بابەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ پاراستنی ژینگە ڕەچاو دەکەین پێویستە هەموو لایەکیش هەماهنگ بوو هاوکار بین بۆ ئەوەی بتوانین هەم بانگەشێکی شارستانی هەزاری پێشکەش بکەین لە هەمان کاتیشدا پاراستنی ژینگەش بە ڕەچاو بگرین. دکتۆر هەری زێدە بنپێکردنێن گرێدای ژینگەهی دی پرۆسەیە هەڵبژاردنان دە چنە دکتۆر سەرعان؟ خۆتان دەزانن بابەتی ئەمە هەندێک خاڵ هەیە پێویستە ڕەچاوی بکەن کاندیدەکان و پارتە سیاسیەکان و هاوپەیمانێتەکان ئەوش ئەوەیە کە بەڕاستی بەکارهێنانی قوماش یان کاغەز لە بری یان لە جیاتی فلێکس و سمغ و موادێکی ئەو موادانەی کە لە موادی کیمیاوی دروست دەکرێتن چونکە ئەمە لە کۆتاییدا دەبێتە پاشماوە ئەو پاشماوانەش زۆر بە ئاسانی معالەجە ناکرێن بۆیە ئێمە بە هەموو هەوڵێک هەوڵ دەدەین بەڕاستی هەندێک خاڵ هەیە پێویستە ڕەچاوی بکەین لە هەمان کاتیشدا ئەو ڕێکلام و وێنانەی کە لە شوێنە گشتیەکان هەڵدەواسرێ یان لە پارکەکان یان لە باخچەکان بە هەمان شێوە بەکارهێنانی دار بۆ بابەتی هەڵبژاردن کە ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەری لەسەر دارەکە دەبێتن لە هەمان کات دانانی ڕێکلامەکان لە شوێنەکانی وەکو یوتێرن و فلکەکان و شەقامە گشتەکان هەندێک جار دەبێتە هۆی ئەوەی کە شوفێر لە کاتی لێخۆڕنی ئۆتۆمبیلدا دەبێتەوەی دروستبوونی ڕووداوی هاتوچۆ یان تەرکیز و فۆکەسی نامێنێت لەسەر لێخۆڕنی ئۆتۆمبیلەکەی لەلایەکی دیکەوە بابەتی ئەو ژاوەژاوە ئەو دەنگە بەرزانێ لە کاتی هەبوونی کەژاوەی بانگەشەی هەڵبژاردن ئەمەژوە دەکاتن کە بابەتی ژاوەژە بۆ هەندێک کەس وەکو خەڵکی پێکەوتە خەڵکی نەخۆش یان مناڵ ئەوەش باش نابێتن یان لە ڕووی تەندروستیەوە لە کاتێکی تریشەوە هەبوونی ئەو کەژاوە زۆرەی دەبێتەوەی زۆر ژمارە یان ڕێجەیەکی زۆر گازی ژەهراوی بۆ هەوادا بڕواتن دەربچێتن ئەمەش خۆی لە خۆیدا ئەمەش لە ڕووی ژینگەیەوە باش نییە بۆی ئەمە داواکارین بەڕاستی ینی هەم بەکارهێنانی بتڵی پلاستیکی لە کاتی کۆبوونەوە جەماوەریەکان بتوانرێت قەدەغە بکرێت یانەگە قەدەغەش نەکرێت لە کاتی کۆتایی هێنانی ئەم بانگەشانە کۆ بکرێتەوە و لە شوێنێکی دیاریکراودا بندرێتن تاکو پاراستنی شوێنە گشتیەکان و ئەو شوێنێک کە خەڵکە لێ کۆ دەبێتەوە پارێزگاری لێ بکرێت لە ڕووی ژینگەیەوە. دکتۆر سەنان نوها ئەv داخوازên gote pêşkeşkerî bêguman daxwazên hemî welatiyanin ku di proseya hilbijartinan de kandîd rêzê wan rênemayan bigirin lê mesela siza jî hene ger bin pêkirinên jîngehî werin kirin ew kandîd werin sizadan ew siza çine doktor Serhan fermo بەخۆی ئەو سزانەی کە هەنە زیاتر لە پارەی ئەو تەمیناتەی کە ئەو گژمەیە کە دانراوە لایەن پارتەکان یان کاندیدەکان و لایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە ئەو سزانە لەوێ با بڵێن وەردەگیرێتن یان لە ڕێگای لایەنە پەیوەنددارەکان وەکو شارەوانی چونکە خۆتان دەزانن بە پێی ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2025 کە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق دەری کردیە لە مادەی 24 و 25 باز لەوەی دەکاتن پێویستە هەر ڕێکلامێک یان هەر بانگەشەیەک لە دوای کۆتایی هێنان بە بانگەشەی هەڵبژاردن پێویستە هەڵبگیرێ ئەوجە زۆربەی پارت و کاندیدەکان بەڕاستی هەڵناگرنەوە ئەو کاتە دەبێتە سزا لە پارەی ئەو تەمیناتانە هەڵدەگیرێتن کە دایانناوە یانیش ئەگەر هەڵی نەگرنەوە ئەو وەختی سزایەکە دیسان دووبارە دەبێتەوە و لە هەمان کاتیشدا شارەوانیەکانی شارەکانیش بە هەمان شێوە ئەوان دەتوانن ئەو سزایانە بسەپێن بەڵام وەکوی ژینگە ئێمە لایانی چاودێرین
چاودێری بابەتەکە دەکەین بە هەمانجی لەگەڵ لایەنە پەیوەندیەکان بۆی هەر پێشێلکاریەکە بیتن لایەنەکانی خۆمان ئاگادار بکەینەوە بۆی پێشێلکاریەکە نەکرێتن و پاراستنی ژینگەش بە دەرەجەیەک وەکو ئامانجێکی گشتی ئێمە کە پێویستە پارێزگاری لێ بکرێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردن. هەر وێ دەربارەی من تخصص قسە بکەم دکتۆر سەران یعنی پێش نزیکی 10 ڕۆژان 2 هەفتەیان سەرۆک وەزیر مەسرور بەرزانی کەواکو لە دهۆکێ بوو gelek پرۆژە وەرڤەکردن کامپانیەیەکی پاراستنا ژینگەهی و دەست پێ کرد. ئەو کامپانیا پاراستنا ژینگەهی لە دەڤەرا دهۆکێ بگشتی لە کوردستانێژی یعنی وەکی پرسێکی هەری گرنگە بڕاستی پاراستنا ژینگەهێ یعنی ji بۆ پاراستنا تەندروستیا وڵاتیان ji بۆ جوانیا کوردستانێژین دکتۆر سەران یعنی گەر مەسەلا بنپێکردنی ژینگەهی تێکردن هون وەکی ڕێبەبری وەکی دەستەیا ژینگەهێ پەیوەندی بە کۆمیسیۆنێرە دەدەینن وان ئاگاهدار دکن یان jî kesên کاندید ئاگاهدار dikin şaredarî ئاگاهدار dikin ئەو پرۆسە چاوا برێڤە دەچێ دکتۆر سەر بەێ بەخۆی خۆتان دەزانێ ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە کارنامەکانی کابینێنەوە خاڵە گرنگەکە ئەوەیە پاراستنی ژینگەی کوردستانە و ژینگەی کوردستان سامانێکی نەتەویە بەڕاستی زۆر سوپاس لە بۆ پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کە بە گرنگیەوە باسی لە ژینگە دەکاتن هەوڵ دەداتن لە هەموو شار و شارەکان و پارێزگەکان و ئیدارە سەربەخۆکان پرسی ژینگە ببێتە پرسێ ئەولەویەت بۆ شارەوانیەکان بۆ پارێزگا بۆ لایەنە پەیوەندیدارەکان و لە ئەنجامی ئەوە چەندەها پرۆژە ئەنجام درراوە هەم لە شاری هەولێر لە شارەکان تری کوردستان. بەڵام ئەمە کاتی کە باسی ئەو پێبژاردن و سزایانە دەکرێن بەڕاستی ئێمە لایەنی بۆکو لایەنی پەیوەندیدار لایەنی جێبەجێکار نینە لایەنی مراقبین ئەوە لایەنە جێبەجێکارەکان بە ئیشی پێبژاردن و ئەو مخالەفاتانە دەچن بەڵام ئێمە تیمین لەگەڵ ئەو لایەنە پەیوەنددارەکان هەبوونی هەر مخالەفەیەکیان هەبوونی هەر سەرپێچێک ئێمە بێگومان ئەو لایەنێک کە بەرپرسە لە ئەو شوێنە یان لەو بابەتە ئاگادار دەکرێتەوە و چاودێریش دەکەین بە دوواداچوونیش دەکەین بۆ ئەوەی ئەو کارە دووبارە نەبێتەوە چونکە ئەمە هەم لە یاسای ژینگە هەم لە ڕێنمایەکانیشدا باز لەوەی دەکەین کە هەر کاتێک زەرەر و زیانێک بە ژینگە بکەوێتن پێویستە لە ئەو لایەنێک کە زەرەری پێگەیاندووە دۆخەکەی بگەڕێنەوە شوێنی دۆخی پێشوی خۆی بۆیە ئێمە وەکو لایەنی جێبەکارن چاودێر و بە دوواداچوون لەگەڵ لایەنە جێبەجێکارەکان کار دەکەین لەوە پاراستنی ژینگە کار دەکەین لەوەی بتوانین هەم ئەم بانگەشەی هەڵبژاردنە بە شێوەیەکی ئارام بە شێوەیەک بڕواتن کە کەمترین کاریگەری لەسەر ژینگەیە بێتن هەمیش کار بکەین لە بۆی هەر کاتێک سێرپێچیەک و پێشێلکارێک کە کاریگەری لەسەر ژینگای بێتن لایەنەکان پێ ئاگادار بکەینەوە. دکتۆر سەران نوها هەڵبژاردنە پارلەمەنتویا عراقیە یعنی هەڵبژاردن بۆ وێ تێکردن کو ئەف کەسی وەکی پارلەمەنتەر تێن هەڵبژاردن ببن نونەرێن گەل نونەرێن گەلەی کوردستانی نونەرێن گەلەی عراقی یعنی پێش هەر کەسی نەپێویستە ئەف نونەر بخوا ڕێزێ لە ژینگەهی بگرن ڕێزێ وڵاتی خۆ بگرن ڕێزێ لە داوخواز و هەستێن وڵاتیان بگرن وەکی نونەرێن گەل یانێ بێگومان ئێمە پێویستە نوێنەرەکانیش و پارتە سیاسەکانیش ئەو فترەیە یان ئەو ماوەی کە بانگەشەی هەڵبژاردنە ڕێز لە ژینگە بگرن چونکە ئێمە کاتێک کە باسی ژینگە دەکەین هەر کاتێک تێکچوونەکی ژینگە کاریگەری لەوانیش دەکا چونکە ئێمە باسی ڕەگەزەکانی ژینگە بکەین ئاو و خاک و هەوا کەواتە هەر تێکچوونێک لەم ڕەگەزانە کاریگەری لەسەر کاندیدەکان و پارتە سیاسەکان و بەڵکو کۆی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکاتن بۆیە ئێمە وەکو تاک پێویستە هەموو لایەک هاوکار بین لەگەڵ یەکتر چ حکوومەت چ ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی چ هاوڵاتی بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگەمانەبی چ جای ئەوەی کە کاندیدە یان پارتێکی سیاسیە بانگەشەی هەڵبژاردن دەکاتن ئەوانش پێویستە بەڕاستی بابەتی ژینگە پارێزی تێک هەڵچێش بکەن ینی ڕەبتی بکەن لەگەڵ بابەتی بانگەشەی هەڵبژاردن چونکە ئێمە هەر کاتێک بانگەشەیەکی شارستانیمان کرد کەواتە ئێمە دەتوانین بڵێن بە باشترین کوالەتی بە باشترین ڕادە توانیتمان ژینگەی وڵاتی خۆمان پارێزگاری لێ بکەین دەکرێت ئەو بانگەشانەی کە کاندیدەکان دەکەن بەڕاستی لە ڕێگای ئەو تەلەڤیزیۆن و ئەو شوێنانێک کە
لایەنە پەیوەنددارەکان بۆیان دیاری کردوونە بەکاربێنن وەکو بابەتی تەکنەلۆجیا یان بابەتی ئەو پێیج و ئەکاونتانە بابەتی سۆشیال میدیا دەتوانن زیاتر بەکاربێنین لەوەی دانانی فلێکسێک یان دانانی شتێکی تر کە کاریگەری لەسەر ژینگە دەبێتن ئێمە دەکرێت بڵێن خۆشەرنی هەمووی هەر قەدەغە بێتن دەکرێت بەشێکی کەمی ئەو بانگەشانە لە ڕێگەی ئەو بابەتانە بی دانانی فلێکس بی دانانی ڕێکلام بی بەڵام بەشە زۆرەکەی هەگەر هەوڵ بدەین کاندیدەکان و پارتە سیاسەکان هەوڵدن تەکنەلۆژیای نوێ بەکاربێنن سۆشیال میدیا بەکاربێنن پێیج و ئەکاونت بەکاربێنن بۆ بانگەشەی هەڵبژاردن چونکە لە کۆتاییدا ئێمە ئامانجی ئێمە باراستنی ژینگە ئامانجی ئێمە تەندروستی گشتی هاوڵاتیە و لە هەمان کاتیشدا ئەوان دەبن بە نوێنەرێک لە حکوومەتی فێدرال کە حکوومەتی ئیتحادی کاتێک کە پێک دێنرێت پێویستە پرسی ژینگە و بابەتەکانی پەیوەندی بە گۆڕانی کەشوهەوە لەوێژ وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان داکۆچی لەم بابەتانە بکەن چونکە خۆتان دەزانن عێراق لەو دەوڵەتانەیە کە زۆرترین کاریگەری گۆڕانی کەشوهەوە و خەلەلی ژینگەی لەسرە. gelek spas botem Dr. Senan Abdullah Muhammed rêveberê ragandin pêvdarê desteya jîngehê li Hewlêrê li Gelma.